ناوی خی گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان. تورکیا و ئەمریکا لەسەر منبەج ڕێکەوتن. مەولود چاوژۆغڵۆ وەزیری دەرەوەی تورکیا لە لێدوانی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند لەگەڵ ئەمریکا ڕێکەوتون لەسەر کشانەوەی هێزەکانی یەپەگە لە ناوچەی منبەج لە پارێزگای حەلەب. بە میواندارێک لە بەڕێزان لە هەولێرەوە نەواف ڕەشید ئەندامی نوێنەراتیە کەسە لە هەرێمی کوردستان لە ئەمریکاشەوە زەردەشت تۆفیق بەک ڕاوێژکار لە وەزارەتی بەرگری ئەمریکا تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. Hoş geldiniz. Biz de biraz önce Washington ziyaretimizi tamamlayıp ülkemize, Antalya'mıza ڕۆژی سێشەممە مەولود چاوژئۆغڵۆ وەزیری دەرەوەی تورکیا لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ناوەڕۆکی کۆبوونەوەکەی لەگەڵ مایک پۆمپیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا لەبارەی منبەج و ئۆپەراسیۆنی سەرقەندیل خستە ڕوو. نەخشە ڕێگای منبەج پرسی سەرەکی کۆنفرانسە ڕۆژنامەوانیەکەی ئۆغڵۆ بوو. سەبارەت بە نەخشە ڕێگای منبەج ڕایگەیاند. بەڕوونی وتومانە دەبێت کۆبوونەوەی ئامادەکاری بۆ کاراکردنی ڕێکەوتنی منبەج دە ڕۆژ زیاتر نەخایەنێت و لەو ماوەیە زیاتر قبوڵ ناکەین. چاوژۆغڵۆ ئاماژەی بۆ ئەوەش کرد کە لە قۆناغی جێبەجێکردندا یەپەگە لە منبەج دەکشێتەوە لە کاتی ڕۆشتنیشیان چەکەکانیان لێوەردەگیرێتەوە و دەچن بۆ خۆرهەڵاتی فورات و ڕەتی کردەوە چوونی ئەو هێزانە بۆ خۆرهەڵاتی فورات بە واتای قبوڵی مانەوەیان بێت لەو ناوچەیە. ئاماژەی بۆ ئەوەش کرد پاشکشانەوەی یەپەگە ئاسایشی ئەو شوێنانە لەلایەن هێزی پشتیوانی تورکیا و ئەمریکاوە دەستەبەر دەکرێت و لە قۆناغی سێیەمیشدا لەگەڵ ئەمریکا بە یەکەوە بڕیار دەدەن کە کێ منبەج بەڕێوە دەبات و ڕاشیگەیاند دوای تەواوبوونی مۆدێلی منبەج مۆدێلەکە دەگوازنەوە بۆ هەموو ئەو ناوچانەی کە یەپەگە کۆنتڕۆڵی کردوون. Ayrıca YPG çekildikten sonra boşluk olmaması için otorite boşluğu olmaması ئۆغڵۆ لە درێژەی وتەکانیدا سەبارەت بە منبەج و قەندیل ئاماژەی بەڕێکەوتنی چوارقۆڵی کرد لە نێوان تورکیا و ئەمریکا و بەغداد و هەولێری پایتەختی هەرێمی کوردستان و وتی پەکەکە دوژمنی هەولێریشە. بە بڕوای چاودێرانیش هاتنە ناوەی چەند ڕۆژێک لەمەوبەری یەکێکی سەربازی تورکیا لە سنووری قەزای سۆران و چوونە ناو گوندی بەرمیزە لە چوارچەوەی ئەو ڕێکەوتنەدا دێت بە تایبەت دوای کاردانەوەی حیزبە سەرەکیەکانی هەرێم جگە لە پارتی دیموکراتی کوردستان. هەر سەبارەت بە پارتە کوردیەکانی باشووری هەرێمی کوردستان و دەست پێنەکردنەوەی گەشتە ئاسمانیەکانی نێوان سلێمانی و تورکیا وەزیری دەرەوەی تورکیا ئاماژەی بە هاوکاری بزوتنەوەی گۆڕان و یەکێتی کرد بۆ پارتی کرێکارانی کوردستان و وتی دابەزینی پەکەکە بۆ ناوشار بە هاوکاری چەند گروپێکی ناو یەکێتی و بزوتنەوەی گۆڕان بووە. هاوکات ئۆغڵۆ گفتوگۆیەکی خۆی و وەزیرێکی یەکێتی باس کرد کە وەزیرەکەی یەکێتی دانی بەوە داناوە کە لە نێوان پارتەکەیدا گروپێکی باڵادەست هاوکاری پەکەکە دەکەن و ڕێنمایی لەوانەوە وەردەگرن و یەکێتیش باجی ئەو هاوکاریە دەدات. هەروەها ئاماژەی بۆ ئەوە کردووە کە سەرکردایەتی پەکەکە هەڕەشە لە سەرکردایەتی یەکێتی دەکات. لەلایەکی ترەوە دوای ڕاگەیاندنی نەخشە ڕێگای منبەج لە نێوان تورکیا و ئەمریکا یەکینەکانی پاراستنی گەل یەپەگە کشانەوەی ڕاوێژکارە سەربازیەکانی لە منبەج ڕاگەیاند. یەپەگە لە ڕاگەیەنراوێکدا دەڵێت لە چوارچێوەی استراتیژی ڕوبەڕووبوونەوەی تیرۆر لە سەرەتای ساڵی 2016 بانگێشنامەیەکیان لە ئەنجومەنی سەربازی منبەجەوە پێگەیشت بوو بۆ ئازادکردنی ئەو ناوچەیە لە دەستی داعش. لەو چوارچێوەیەدا و بە هەماهەنگی لەگەڵ هێزە نێودەوڵەتیەکان بە حکوومەتی تورکیاشەوە بەشدار بوون لە ئازادکردنی ئەو ناوچەیە. هەروەها ئاماژەی بۆەوە کردووە لەسەر داوای ئەنجومەنی سەربازی منبەج بەشێک لە ڕاهێنەر و ڕاوێژکارە سەربازیەکانیان ماونەتەوە بە مەبەستی پێشکەشکردنی هاوکاری بۆ ئەنجومەنەکە لە بواری ڕاهێنانی سەربازی. ئەو پرۆسەیەش بە هەماهەنگی لەگەڵ هاوپەیمانی نێودەوڵەتی تا ئێستا بەردەوامی هەبووە. ئێستاش کە ئەنجومەنی سەربازی منبەج پێویستی بە ڕاهێنان نەما و ڕاهێنەرەکانیان کاری خۆیان تەواو کردووە سەرکردایەتی یەکینەکانی پاراستنی گەل بڕیاری کشانەوەیانی داوە. Bay Kemal, Diyarbakır'dan sesleniyorum. İnce ince Bay Muharrem'e de sesleniyorum. لە ئێستادا تورکیا بە هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردندا تێپەڕ دەبێت و لایەنە بەشدارەکان بە توندی ڕکابەری دەکەن بۆ هەڵبژاردنە پەرلەمانی و سەرۆکایەتەکەی 24 حوزەیرانی تورکیا و چاودێرانی چڕبوونەوەی هێرشەکانی سوپای تورکیا بۆ سەر قەندیل و هەڕەشەکانی سەر منبەج بە بەشێک لە بانگەشەی هەڵبژاردنەکانی ئاکپارتی و خودی ڕەجەب تەیب ئەردۆغانی سەرۆکۆماری ئەو وڵاتە دەبینن. Hiçbir Kürt kardeşimiz sadece Kürt olduğundan dolayı mağdur edilmiyor. Her Kürt bu memlekette
جارێکی تر سڵاوتان لێبێت بەڕێزان ئەگەر سەرەتا بچین لای میوانەکەمان لە هەولێر کاک نەواف زۆر سپاس بۆ بەشداریتان لە بەرنامەکەماندا بەر لەوەی کە بچینە سەر مەسەلەی ڕێکەوتنەکەی ئەمریکا و تورکیا لەبارەی من بجەوە ئەگەر کەمێک زانیاریمان پێ بدەیت لەسەر من بچ ئایا ناوچەیەکی کوردیە یاخود پێگەی و ناوچەیە لە سووریا چیە لە ڕووی جوگرافی و لە ڕووی ژمارەی دانیشتوانەوە؟ سپاس بۆ تە و هەموو تەماشەوانێتە و ئێمە دەستپێکێ دەژی منبج وەک دەڤەرێک عەرەبی دەهات ناسکردن لە ناوچە سووریادا و هەر وەختیژی عەرەبی توجاری مەبیر نایە هەنەکا گوتبێ من بجێ هەنێک کورد هەنن هەموو پێک هاتیە سووری دەڤەرا من بجێ دەهەنە بەس وەک خاک وەک عەرد مە نەبیهیستیە کەسی گوتی دەڤەرە کوردیە لێ مخابن دەستپێکێ هێزن پەیە دێ و پەیە دێ دەستپێکە چون وەختێ بکار هات ئانین دبن رأيا قشتي دولتين هفبيمان بو شر داعش بيدا بكار آنين جبو شر داعش ناوچا من بجي اوي كاتي ما قوت برپرسيارا ما وك كرد نينا ام هرن دفري برباني دبر دفري عربي دبكن وي كاتي زيادتري 1500 کەچ و خۆرتێمە شەهید چوون بوون قوربانیە ڕێزگارکردنا 2016 دەستپێکا 2016 هەتانی داویا 2016 ڕێزگار بوو داعشێ من هلمەت و هێز و قەوەت و قوربانیێ پەیە دێ و یەپەگێ و یەپەژێ و گەلک قوربانیژی چوون وی کاتیژی ناو لێکردن گوتن ئەو دەڤەرایە ناوێ مابووکە دەڤەرە کوردیە دیرۆکەی لە توجاری دیار نەبووە ئادنی ئاگو ئەمڕۆژ دەبێژن ئەو ڕێکەفتنا دەبێ نەڕێکەفتنا نە بریارە تورکیایە بریارێک کۆما ناودەولەتیە دەولەتین بە هەڤرە هەڤپەیمان هەڤپەیمان دە سووریادا و دەستپێکێ دەژی پێرە بوون بریاراوانن رووسیاژی زیاتری جارێکی ئاماژە پێکریە دەبێ هێزێن بیانی لە سووریادا نەمینن حەتانی گۆکاری بن چارەسەری کشگریزا سووریادا زووترین دەمبێدانین بێدیتن مخابن ئەوانە دەبێنن وەک هێزا پەیەدا گرێدایە پەکەکەوە ئەوژی تێناسکردن ژلای دەولەتان وەک هێزێک بیانی تێ ناوکەن جێ مخابنیەیە وەک کورد سووریا دەستنیشان نەبوونە حتا ئانها گەرەک وەک کوردی سووریا دەستنیشان ببانە ژ بۆ ئەف زۆر دەستی نەبوو بە وان نەگۆتانە وەک هێزێک بیانی وان دەستنیشان نەکرا. بەڵێ کەواتە کاک نەواف من بەت ناوچەیەکی کوردی نییە هیچ پەیوەندێکی بە کوردەوە نیە یاخود کوردی لێ نیشتەجێ نییە کە پێشتر لە ژێر کۆنتترۆڵی هێزەکانی یەپەگەدا بووە بۆ کورد گرنگی نەبووە کە ئەم ناوچێ لە ژێر کۆنتترۆڵی کووردا بێت لە بەرەوەی کاو سنوورە لەگەڵ کۆبانێ؟ بەڵێ 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 دیارە پەیوەندێکەمان لەگەڵ کاک نەواف ڕەشید ئەندامی نوێنەرایەتیانەکە سەر لە هەولێر نەما لە قسەکردن بوو لەسەر مەسەلەی من بجوە ئەو ڕێکەوتنی کە لە نێوان تورکیا و ئەمریکا سەبارەت بە من بچ هاتوتە ئاراوە کە بەپێی ڕێکەوتنەکە بڕیادراوە کە هێزەکانی یەپەگە لەو ناوچەی بکشێنەوە کە لە ساڵی 2016 ئەو هێزانە بە هاوکاری هاوپەیمانان ئەو ناوچەیان لە داعش پاکردێتەوە و دەمێکە تورکیا کە داوای دەکرد کە هێزە کوردیەکان لەو ناوچەیە بکشێنەوە
دیارە لە دوای سەردانەکەی وەزیری دەرەوەی تورکیا مەولود چاوەژۆغڵۆ بۆ واشنگتن ئەو ڕێکەوتنە لە نێوان وەزیری دەرەوەی تورکیا و وەزیری دەرەوەی ئەمریکا واژۆ کراوە بەڵام تاکو ئێستا بە ڕوونی تەواوی خاڵەکانی ناو ڕێکەوتنەکە ئاشکرا نەکراوە. بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک دواتر دەگەڕین وڵاتان لەگەڵ مامێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ.
عبدالرحمن عبيد داني شاشم شمالم ألم أنا وخاني وكو شلاح كاركم إيش من عند الكلنا وماوي دو سالا من ليرة كاركم وخيانكاري ينصيها ما دايم يعني هاوينان يرم ببردوام أو كاتناش كدوام نيا أليرم شفت إيش أكم إتر أول رمضان إيشا رمضان مشتري بريكين وإيش أكم الحمد لله باشا بس براسي رمضانان يوم صالك ورمضانان صالين بيشونية يعني خلق جاران بجوش وخروش يقول روش برو رمضان إسلاقه بقول صالين درنية وبيامك شمية بو كساني كبروجونا من المالون براسي أو أنا بابي تماشى بكني ملا برو أجري يعني لترسي خوي يقول أجري جانم ولا سريع أجري بكو إما لاني بروجو بينو إيش كارجي براس أم دنيا واتا إيش أجي مو أم دنيا مان بس بكارب كني لو دنيا شخوي يقول بعد عشرة ما بدأته والله برادة قرصة بومان شو كمل برو أجري تينو ما بيت زور يعني ناخوش بومن جاواش خوما توزي سرماجانا كم مشتري جاي يعني نانا كي بدوني أشتك بس إما رخصة خوش أنا قلاقين أجر مشتريش تورا بيعمل نانا كي بوجا نانا كي بدوني بويا كني داني كتير يعني هسه كسمان لا بو خوي ده شيء زان كوبوا كسم وهمان إسلاكش كار من لاقى مع مصاير يعني شفت يلي دوامه كان أما بو بيشر مع مصاب يعني دوام يورام وبعنيان لري شيء كبوا زور ماني أي شيء أي وصع أكيد كخلق بيفاري وتعييناتني ومسني أبو مصاب ئەم پیاوانە لەشیان ساغێ بەردەوام فڕنەکەیان کراوەیە و کڕێرەکانی لیان ڕازین بەبەرەوەی دایم ئەم فڕنە هەر کاتێک بێ هەر سعاتێک بێ نانیان هەیە و نانیشیان جوانە بەشایەتی خەڵک لەبەرەوەی فڕنەکەیان لەسەر ڕێیە و وەک فڕنی تر نییە بەڕاستی ئەم فڕنە لە منتیقەیە ناوێکی تایبەتی خۆیە هەم بۆ نانەکەی و هەم بۆ دەوامی کارەکەشیان یانی وەکو فڕنێکی هەیە یاڵێن بێداران فڕنێکە هاتاوەکو كي خلق ناني بيو أما نانيان حاضر ونانيان هي أو طبعا كاراساني هو مو خلقي خلق لرمضان طلب لسر ناني قرم هي ناني قرم خوش أبو يواران بوفدار وأم بيوانش بردوام أم نانا حاضر وهي أنا وخلقي زولي رازية يعني أواشتك براسي روجوكي لم صلاح واشترك دوا كفرني كوا ببردوامي نانيان هبيت ناني حاضر پەیامی من بۆ خەڵکە ئەوەیە بەڕاستی بێنەمانە ببینن اینجا ئەزانن ڕۆژوو ئەرکی چییە بەڕاستی ئەمە لە ماڵەوە لەبەر سبلیت سەیرەکەی خەڵکەکەی هاواری لێڵە سێوە لێ گەرمە و بەڕاستی ڕەمەزانەکە قورسە بەڵام ئەم پیاوانە بینی بە زمانی ڕۆژووەوە 3-4 سعات لە بەردەمم ئاگرە هەست ناکەی بە ڕۆژن هەستەکەی ڕۆژانی ئاسایی تران یعنی زۆر زۆر حیفە خەڵکانێک لە ماڵەوە بن و بە ڕۆژوو نەبن و سەیرەکەی خەڵکێک پێ ئاها لە بەردەم ئاگر و ئاسنا ڕۆژووەکە و ئیشی خۆیەکە و کەسابەتی خۆیەکە و زۆر ئاسانیشە بەلایەوە و ئەم بەرنامەی ئێوەش هاندانێکە بۆ ئەو کەسانەی کە سەیرەکەن یعنیمانەی تۆکو وەکو جندیەکی مەخفیوان سەیرەکەی ئەم خەڵکانە تا نەیان بینی نازانین تۆ خۆت بیر ناکەوێتەوە تۆ لە ماڵەوە لە ئیسراحەتێکایت و ئەمانەش بە ڕۆژووە بن و ئیش و کاری شەکەن نەک هەرم برایانە خەڵکێک هەیە وەستایە خەڵکێک هەیە نەجارە خەڵکێک هەیە فیتەرە و بە هەموو شێوەکانەوە بەڕاستی ئەم بەرنامانە لە جێی خۆیاتی دەستان خۆش بێ ئێمە چوار نەفەرین دانێکمان نانەگوازێتەوە دانێکمان نانەکە و دانێک گون و بڕێ دانێک ژنان دەرەکە بەڵێ هەر چاوان بەڕۆژین ئیتر ئێمە لە دوای عەسە دەست پێکە طبعاً سەر گەرمە لەخوا بەزاوی ئیم ساڵ بە دنیا فێنەتر لە چاوپارەکەیە یعنی تحملی زیاترە باشترە لەخوا بەزاوی بۆ ئامی خەڵکێکی خەڵک هەیە مناسبە هەیە بنەوە داعواتێ مەولودێکە شتێکە تەلەفۆنمان بۆ کە ئەلێ 100 نانە 50 نانە بەدانێتر بۆی دانێنە فڵان دەخەیە ئاگادارمان کاتەوە لەو کاتە بۆی دانی ئێمەش بۆی دانی هەنێک کات هاوکاریانەکەی بۆی ئیشەکەمان سەرێ بێجارێ خۆم بۆیان پێواتم بۆ وەستاکە جاری واشەیە تر ئەو کاتەی بڵێ نانێکە خوا لە فێکە خوا شتێکە خوا ئەسمە شوێنەکەی بەڵام من وەکو ئەوان شارەزاتنی مەڵام هەموو یامەتێک یامەتیانەدە دوو فرمانێ بەڵام ئەم فڕنەما سەرێکیە بەردەوامیشەکە جەژن نەورۆز ڕەمەزان قەت ناوەچین یعنی بڵێن زۆربەی کاتەکان ئیشەکەین مەگەر ئەوە خوارەکەیان کوورێ بڕوخێت تەنورەکە تێک چێ شتێکە دای بخێنێنە داخستمان نییە
وڵای بۆ خەڵکانە ئەڵێن ئێمە بەم گەرمایە ئەم جەماعەتە کە بە ڕۆژوە بن یعنی بێ شەرم لە خۆیان بکەن شەرم لەو خۆیش بکەن کە بە ڕۆژوو نابن مانیەگە بەسەریان تێپەڕێن چاکە و خێرێکی زۆری تایە ئەوێ ئەو هەلە بخۆزنەوە بۆ خیامەتیان وی هەموو کردەوەیەکی خراپ کە پێچەوانەی دینی ئیسلام بێ پێچەوانەی پیامەکانی خی گەوری پەشمانبوونی لە دوای ئەمجار پەشمانبوونەوەی چونکە لە خیامەتە کردەوەکانی ئەبینیە هەنێک کەس کردەوەکانی باشە ئەوان خراپن تامان هەر پەشمانە بنم ئێمە لەگە خەڵک بە عام باشین بەڵام هەیە تەحملی لە سریا ناوەزێ زانجات و ڕابێت هەیە تەحمل لەگەڵ ئەزانێ وەزعگە چۆچۆنیە خۆی ئەمە عادە سرەگردنە خەڵکیش حەزی بەنانی گەرمە هەیە پەلێتی هەیە پەلەی نییە هەیە سەبر دەگرێ هەیە ئێمە شتەرەکەمان ئامە هی وای لەسەر ڕێگاوە تێنانەکا بە ئێتە هەیە سەبری نییە لەو بابەتەمان زۆر بابا علي دانش خالي تصمالم دو صالة مشاكم لنا رمضان الساعة 7 من دستيقين كاس ساعات حوتا بانك فيش بانك شفت شوان شمانيا بو بارشوان او شفتاني كن سيكسن مش هاي سيكسين نعمل السلاتين عندك كينو بروجينو كم يجنو كرسي شباب ضروري بقول لك كرسي شو بروجو بيتو يلاكم قال موتر او تمر او خوش كذا والله يقوم شكون حزن ايش كم نعم بوصل شكون دو صالح خيم يشم حزن بوصل ايش كم والله يبو خلق باش خلق هنا بايسر رمضان هي صفر نايكاتوا انا نايكاتوا اما يقولون خلطين انا با اول شيء باش وين طبعا ما خيش كاين دابا ما خيب شفت شو انت اوان حشو دس بيكن تاكل زيدو شو جوازي هي اوان شوان روجنا بروجنين ساعه اشان وان خوششه سرعتني وقيمه تيما سرعتني شنوان شان صالحهم هذه فارق شوف كاتيش ما بروشوفهم اللي يقولون بربوش اما شو من بو دابا مود واسطه احنا قد روجنا شكانوا بوري اما الكاد من شيشه نيوجي اخو معنا كاين زي غلطنا كنو هر ريز جديد كنا يشغل ريز يكتيك انه ريز خلق انه خارج ما عليك تو خلق يامت ما داتو جاروا ام بادر كاكتر دارا تي يامتيك متى هلاكبم كده شو رقم يامتيك اول شبود بو قيامته او بلي قيامتي والله من زود ظن بو يشوف خوش اميشا هاي شيء فاكو تميسا خلدور لي رازيشا يشنيك خل رقم عليك هذا خل رقم لك من اليمن هذا خوشيش اللي ما كنتو شو عمل تيان تقريبا 16 امين شاكين هذا خل رقم لك بدو باشا الخل ما باشا دوای رمضان من ساعات سي بانيوا دس بيا كاين تا دوانزيني مره اما شفتك سيكس نو كمان سيكس دوانزوني وا شفت شو نيمونتي ايش كنت حوتي ولا هالشي ولا دوای وداك سڵاوتان لەوێ بەڕێزان بورن بۆی پچڕانی ئینتەرنێتەوە ماوەیەک لێتان دابڕین کاک نەواف ئەگەر بگەڕین و لای بەڕێزت ببوورە بۆی ئینتەرنێتەوە لە جەنابتان دابڕین سەبارەت بە مەسەلەی من بچ بەڕێز وتت ناوچەیەکی کوردی نیە ئەگەر هێزە کوردیەکان پێشتر کۆنتڕۆڵیان کردووە لە 2016 هیچ بەیاخێکی بۆ کورد نەبووە بە بۆ چوونیەوە بەو پێی کاسنوورە لەگەڵ کۆبانێ برادرین هێزین گۆچوون ڕێزگار کردن 2016 ئەمڕۆژ داخوایانی دەرخستنە ئەوە دەبێژن ناوچی کوردی نینە من بجێ دەبێژن ئەوە بن ڕێکەوتنی دەوڵەتێن هەفبەش بۆ شەڕی داعشێ لە سووریا ڕێکەوتنی دەرباس بوون بۆ ڕێزگار بکن و ئێستاژی بڕیارە داوی بۆ دەرکەوتنێ دەبن ڕێکەوتنە ئەرێنیک کۆما ناودەوڵەتی رووسیا و ئەمریکا و تورکیا و دەوڵەتێن دن و ڕێژیما سووریا ئەرێنی کردن بۆ vەکشاندنێژ ji min bicê mixabin yani ew 2016 ew
خاص قرباني وشهيد ونمر وكتشو خورتي ما وداويجي وكاتيغوتن من بجي دفرك كردية اما ديرو كده توزانياري مانية بلكي دفرن وين دردورا من بجي دفرن كردية هنن وهر وهاجي كرد الحردري هنا الادلبي هنا الدردوري العتقية هنا الجندي حماية هنا الجندي حمصية هنا زور كرد هنا الحمودري هنا بيكهاتي زور هنا بيكهاتي تكله من بيجي عرب هنا كرد هنا تركمان هنا همو بيكهاتي سوريا من بيجي هنا أروش درخستني يابجا ويابجا لمن بيجي نجبوني جو أو ناوتش كردية يعني كرديني او جعفرين يجي درچون او ركوتن كومان في دولتي وسرسري وان روسيا بيجي هيزن بياني نابي لسوريا بمين حتى چاره سرج بو غريزا سوريا بله زور باش كواته ببو چونيوا ريكوتنك تنان لنيوان تركيا و امريكانيا روسياش بجدار لو ريكوتنا بو چولكرني من بس للان لجير دستي يزكوديا كان بو يزكوديا كان او ناوتشي چولكن روسياش بجدار لم ريكوتنا برای من همو دولتين خودی رول و خودی باندور لسوريا ده الري كوتني اريني بفيرو كنت اري كوتني هنن امريكا تركيا روسيا حتى اني ريجيمي بشار جي ارينيك هي لسيرفيري كوتني برفيك يجي حتى اني استا امريكا بدنجا مخابن تدنجنينا السرقوري كوتن نابرا هيزن سوريا ديمقراط ويبقى ويبجا ونابري تركيا هي بو شر داعش حتى اني استا تدنج امريكا بو امريكانينا بله اي سبارت بناوروكي ريكوتنكا تاكو ستارونده كباز ذكر كريكوتن كراوا بو يزكان بكشينوا يزكان يبقى من بت ايوي زاغداري برغكاني ريكوتنكان ريكوتنكا لتشن برغا بيكاتوا وردكاري كيتشونا وريكوتنك اما بو كردا ريكوتنك زور خرابه وبر في كيجي دفي يبقى ويبقى باش ديار بكي دسبي كيجي وخ او كاتي ما قلت نابه يبقى ويبقى دركه فيش دفري كردي دفري ناوشي عربي استا باشترين وقت بي رازمنديك تركيا وامريكا وحمو دولة تاجفيه زي ببه وبنجي باوريكي باور ببن اف هيزا هاني هيزا كردي سوريا بعلاقة دار علاقة نينا رابورا واد باش ديار بو اواد بينن هيزك لقل بكاكيا او حتاني ديار نبي واشكرا نبي واما جنبينكن اوان تو علاقات بكاكرانية ويز تشتك زور خراب به وما ترسيك سر دفري كردي جي انا سر قامش له جايه وسر عمود جي هي وسر ديركي وسر حر دفرا كردي هي بقيوي استاغو عفرين جشت هذا مقابل يعني كاغنوا بوتشونيوا دواي من بيت يعني ما ترسي لسر كوباني شيء كهمان ركبتن لنوان زليه زكان وڵاتانی زلهێز بکرێ بۆ ئەوەی کە هێزە کوردیەکان لەو ناوچەیە نەمێنن ینی لەسەر جەزیرە شەیە ئەم مەترسیە مەترسی لەسەر هەر دەڤەرە کوردی هەیە هەر دەڤەرێک یەپەگە و یەپەژە تێدەبێ حەتانی گوباوەری الناف دولة هفبند لسوريا دا خدي رول نبي نبي علاقة دارش بكك وهر وقت ضغطوا في شارع تركيا بكي بو دولة امريكا ودولة روسيا والحركة سوي في شارع وضغطي بكي بو دويدا فريدانا مين بيجي جهشتيا استكي دولتنا حيصلوا 5 كيلومتر سرانسري كردستان سوريا سينوري هاوبش تركيا هي دبي مترسيل سرمهيا دبي بكا كد سينوري مدايا اباشترين ريكريزيا كردي تشيبه دبن سرپرشتيك دولتي
ئەمریکا رووسیا فەرەنسا دەوڵەتی خودی باندۆر و ببێژن دەستنیشان بکن وەک هێزە کوردی کوردستانە سووریا بە علاقەدار نینن بە پەکەکەرە ئەوە ئاهەری دروستە ژ بۆ ئەمکار بن وەک عەرەبی دەبێژن ئنقاز ما يمكن ئنقازەوە زۆر باشە بەڵام ئێوە ئێستا پەکەکە بەوە کار دەزانن یعنی ئەوەی کەم ناوچانە بکەونە ژێرمەتسیا خودە وڵاتانی کە بڕوایان بە مافەکانی گەلی کورد نییە بۆ نمونە لە سووریا مخابن ئەوە هەتا ئستا شخوا شتێ هەری خراپژی دەبێژن پەکەکە ژویە پەگەویە پەژێت بێ بۆ کووردا ئەمن کار ناکن بۆ براتیا گەلانن ئەوە بۆ براتیا گەلان دەڤەرا کوردستانە سووریا کار دکن و برسم و دروشم و ئالێ پەکەکە مەترسی لەسەر کوردستانە سووریا چێ دەبێ تورکیا قبول ناکێ و ئەمریکاژی نکارێت دۆستی خۆی 100 ساڵی هێزا دووەم ناتۆدا بخەیدینێش بۆ خاترێ هێزێک وەک پەیەدێ یا پەگە یا پەژێ هەری باش یەکرێزیا کووردا ببێت دەڤەرا کوردستانێدا کوردستان کورد هەموو خوا دەستنیشان بکن وەک کوردی سووریان وێ چاخێتە پرۆبلەم نەمینێ وێ بەهانەی تورکیاژی نەبن گۆتە دەخت و فشاری سەر دەوڵەتا بکێ ببێژێ نابێ کوردی سووریا لەسەر خاکە خۆ بێت بەڵێ بەس ئێ وەکو ئەنە کەسە ئەنجومەنی نیشتیمانی کوردی زۆر جار ئێوەش تۆمەتبار دەکرێن ئەوەی کە پشتیوانی تورکیا دەکەن بۆ نمونە ئەوەی کە لە عەفرین ڕوویدا هاتنی تورکیا بۆ عەفرین یعنی ئێستاش ڕەنگە تۆمەتبار بکرێن لەوەی کە پشتیوانی تورکیا بکەن لە من بەجیش شتێکی وا لە ئارادایە کە ئێوە پشتیوانی ئەوان بکەن ئێمە تو پشتیوانی لەگەڵ کەسی نییە ئەمە هێزێک ئەنجومەنی نیشتیمانی کوردی هێزێک سیاسیە بە ئاشتیانە کار دەکێت دەستپێکە دامەزراندنە خۆ 1950 1950 حتانی ئێستا ئەم هەموو کۆمە ناودەوڵەتی چەند ڕۆژ ڕابردوو ئەم لە رووسیا بوو شاندامە رووسیا بوو و هەر وەختیژی ئەم دچن ئەمریکا و چین تورکیا و هەر دەریژی ئێمە وەک کوردی ئەنجومەنی نیشتیمانی کوردیم مان هێزی لەشکری نینە و ئەم توجاری ئاریکار دەوڵەتی دنڕە نابن هەر وەختیژی مەشیرەت کردە یەپەگە و یەپەژە و پەیەدە گۆ باش زانبن مەترسی هەیە تورکیا دەوڵەتێک جیرانە هەورە وەک چاوە هەورێ کوردستانی باشوورە کاچاوە هەورێ دەوڵەتن دنە هەورێ مەیە ئەم کاربن علاقامە باش بێ پێرە وان ببێژن تو مەترسی لەسەر سینۆرێتە نینە وەک کورد ئەم ببن مافێ خوا قزنج بکن پێشە ڕۆژە سووریدا وەک بێ کاتیک سەرەکە دە سووریادا ئێمە ئەوە و هەر وەختیژی ئەم علاقە دکن بترکیارە و ئێستاژی ئەم علاقە دکن و ئەم ترکیار دبێژن نابێ خچ شتێک گوان هەل عەفرینێ دەبێ و هەگەر توانباریکژی هەبێ توانباریە تورکیایی ئەم حەز دکن ئینتیهاکاتن دەرباری مەلەت ئێمەدە دەبێ گەرەک لێڤەگەڕێ و گەرەک چارەسەر بکێ ئەو شتێک و پێدە و یەپەگە و یەپەژە دەبێژێ مخابن ئەف فەشەلاگ و ئانیە حتانی ئێستا دخوازێ تێخێ دەستی ستۆی ئەنجومەنی نیشتیمانی کوردی ئەنجومەنی نیشتیمانی کوردی بێ عەلاقەدارە یەپەگە و یەپەژە چۆ من بجێ دگۆ ناوێ من بجێ دەڤەرە کوردستانیە ناوێ مابووکە ئێستا دەبێژێ داخوایانیا خۆ دەرچ خستیە گوتیە دەبن ڕێکەفتنێک کۆمان ناودەوڵەتی ئەدەرباس من شەرە داعشێ ئۆستاژێ ئەزێ دکشم چاوە 1500 پێشمەرگە شەهید و نەمر و قوربانی تودا و ئەستا دەبێژێ ئەژێ دکشم ئەدبێژم تبەر پرسیاریا مەنینە ئەم هەر بەرەوانیت بەردەڤەرێ نە کوردی بکن گەرەک ئەم دەڤەرێ کوردی بکن یەک دەبێ ئەم باش علاقه ما باش به دولت در دوره مره ام نکارن شر دولتک وقت دولت ترکیه بکن و ام سینوری ماد 85 کیلومتر ملتک ام 3 میلیون کسن ام نکارن افریقیه و بروانی دبر خدا بکن دجی ترکیه گرک علاقه ما خوش به ترکیه را وقت دولتک جیران و کهور ام کاربن بهفره پیش روزه ده جیانک باش بکن
باسی لەو کرد کە ڕێکەوتنی چوار بڵێن لەو ڕێکەوتنەی کە بۆ بەڕێوەبردنی منبەت کراوە لە هەولێر و ئەنقەرە و واشنگتۆن و بەغداد ئاگادارن ینی ئێوە ئاگادە وەکو باز لە هەولێریش دەکە ئێوە کۆنجمە نیشتمانی کوردی هیچ ئاگاتان لەو ڕێکەوتنە هەیە پێشتر ئاگاداری ئەم ڕێکەوتنە بوون؟ ئەمە ئاگدار نینن ئەمە ئاگدار نینن ڕێکەوتن لەو ڕێکەوتن نابەرە کۆمان ناودەوڵەتی عزیزێ من ئەوە دەستپێکا گریزا سووری لیستگڤانێ ناوچە سووریادا نە سووری بوون نە ئەنجومەن بوو و نە ڕێژیم بوو و نە عەرەب بوون و نە ئەرتێشە ئازاد بوو ئەو دەوڵەتەیە خودیباندۆر بوون لە سووریادا و هەرێکی کەسنا دەسەڵات و شەڕ و ئێستا دەستپێکە شۆڕەشێدا حتانی ئانها زیاتری دەسەڵاتێکی لە سووریا هەیە ئەمە ئەنجومەنی نیشتیمانی کوردی ئەم نونەراتیە خەڵکی خوا ملەتی خوا کوردی سووریا دەکەن لەسەر مێزا کۆمان ناودەوڵەتی بۆ چارەسەریە سووریا بۆ ئەم ببن هەوبەش شەریکێک وەک پێکهاتێکش پێکهاتیە سەرەکە لە سووریادا ئێمە تو عەلاقەدار نین ڕێکەوتنادا ئەو ڕێکەوتنانە ئەوێ گۆ ئێستا دەبن ڕێکەوتن سەدەم و بەهانێ بۆ دەبێژن پەیەدە و یەپەگە و حزب الله و ئەوێدن گرێداینە بە دەوڵەتن ژ دەروی سووریادا ئەوە ژواتێ خۆستن ببێژن ئێمە ئەم گرێداینە یان نەگرێداینە وستا بریار ئەوە هەموو هێزێکێکدار سووریادا ئێگرێداینە بە دەوڵەتن ژ دەروی سووریا و نە بریارە کۆمان ناودەوڵەتی دەرباس بوونە vekşin ئەوە بریار ئەوە ڕێکەفتنە ئەو ڕێکەفتنایە ڕێکەفتنێک باشش بۆ چارەسەریک سووریار ببێ. بەڵێ ئەی سەبارەت بە وەکو حکوومەت هێرێم بەرچارەسەری حتا سەر مێزێ بێت توجاری نابێ. بەڵێ سەبارەت بە حکوومەت هێرێم ینی بۆ نمونە وەزیری دەرەوەی تورکیا باسی لە هەولێر کردووە کەوانیش وەکو هەولێری پایتەختی هێرێم مەسەلەن ئاگادارن پێدوا حکوومەت هێرێم لەو ڕێکەوتنە ئاگادار بێت هیچ ئەوەی کە وەزیری دەرەوەی ئەمریکا وەزیری دەرەوەی تورکیا باسی لێوە کردووە؟ ئەمە وەزیری ئەمریکا تورکیا ئەوە بۆ خەڵکی خۆش خەڵکی خوارد دەبێژێ تڕێکەوتن نینە نابەرا هەرێمی کوردستان و واندا بەس ئەوە ڕێکەوتنە هەری باش و بێتر گەرەک ئەوە هەبێ سینۆرێ هەوبەش نابەرا دەوڵەتادا گەرەک هاژێبوونژێ هەبێ گەرەک هەرێکیش لایە خۆدا کاربێ نەهێ لێ مەترسی سەر سینۆرێ لایە دەچێ بێ ئەوە شتێک حەقەکی تەبیعیە ئەو ڕێکەوتن هەبێت نەبێ ئەز نزانم حیاکی جا دەبەرێ بەس ئەس بینم توشتێکی مافەکی سرشتیە نابەرا دەوڵەتە دو تەرەفا دولایە هەبن سینۆری هەوبەش بە هەورەتێکی لێ بکن و دانوستاندنێ بکن ئاگو حەری بە گرنگ و ئاباشترین مەترسی ئەو پەکێکە کاربێ نەهێلێ مەترسیل سەر دەڤەرا کوردستانە باشوور چێبێ و بەهانە با تورکیا چێبن بۆ ئێریشی کوردستانە باشوور نەکێ دبن بەهانێ مەترسیل سەرسینێ پەکێکە کاچاوە گۆل عەفرینێ بەهانە ژێرە چێبوون و ئێریشی عەفرینێ کرد و عەفرین داگیر بوو. بەڵێ سەبارەت بە تورکیا و ئەمریکا پێشتر ئەمریکا باسی لەوە دەکرد کە ئەوە هێزەکانی یەپەگەل لە من بچ ناکشێنەوە بەڵام پێ دوایە لە بەرامبەر چیدا بۆ نمونە ئەمریکا رازی بوو بەوەی کە ئەو هێزانە بۆ نمونە بکشێنەوە و مەسەرەنەوە هێزانەی کە نزیکن لە تورکیا لە ئایندەدا لەو ناوچانە دەسەڵات بگرنە لە بەرامبەر چیدا ئەمریکا ئەمەی بۆ تورکیا کردووە بۆ چوونیەوە. ئەمریکا هەر وەختی و هەر جارێژی ئاماجە دکێ و حەز دکێ هێزا یەپەگە و یەپەژە ببێ هێزە کوردی سووریا حتانی نەبێ هێزە کوردی سووریا ئەمریکا تو جاری نکارێ بەرەبانیە لەبەر تو کەسیدە بکێ وێ هەلوەستا وێ ڵەواز بێ وێ قەلس بێ بەرابەری تورکیا گۆ حتانی گۆ دروشم و ڕسم و ئالێ گرێدایی پەکەکە ناوچە سووریا هەبێ وێ تجاری ئەمریکا دکار بێ بەرەوانی بەرکەسیدە بکێ
و ئەمڕۆژ ئەمریکا چ ئاماجە کرد بێ بۆ من بژێ ئەمڕۆژ داخوایانە یە پەگە و یە پەژە و ئاپەیەدا دەبێژێ ئێمە 2016 مانتە هێز نەمایی من بژێدە کەسن مەما بوون پسپۆر بوون بۆ تەدریب و بۆ پۆسپۆریش بۆ خەڵکی عەلەشکەری ئەوەژی ئەمێ بکێشن ئیرۆ سبە ئەمڕۆژ و سبێنی وێژێ بکشن ئەوە داخوایانی دەرخستن نە ئەمریکا گوتیە نە ڕێژیمێ گوتیە نە ئەنجومەنی نیشتیمانی کوردی گوتیە. بەڵێ ئەی ئەمریکا چی دەست دەکەوێت لەو ڕێکەوتنی کە کردوێتی بۆ نمونە کام ڕێکەوتنە بە قازانجی تورکیایەوە لە زیانی هێزە کوردیەکانە لە سووریا ئەمریکا چی دەست دەکەوێت بە بۆ چۆنیەوە لەو ڕێکەوتنێک کە لەگەڵ تورکیا کردوێتی؟ ئێمە ئەمریکا و هەموو دەولەتێن گۆ ئانها خودی ڕۆل و باندۆر سووریادا تەکەس دکن تاکید دکن ji بۆ هەمووشان دێمە دەبێژن ئێمە ئەم دەزانن پێشە ڕۆژە سووریادا وەخت ئەو کاتێ گۆ کورد نەرازی بن نەبە ماف بن حەقی وا نەبجی بجی بێ توجاری ئارامی دەبەرە ڕۆژهەڵاتە ناوین چێنابێ نەت سووریا تەنها خۆدا بەرێیەکێ حەز دکن گۆ ئەم خۆدەستنیشان بکن هەموو کەسیبە ئەم کوردی سوورینن ئەم کوردی کوردستانە سووریانن ji ئارکێمەیە ئەم بەرەبانی بەردەڤەرا خۆدا بکن و ji حەق و مافێمەیە ئەم بەرەبانیت بەردەڤەرا خۆدا بکن و ئەم خۆش دەستنیشانژی بکن دەولەتی جیرانارە ئەم نە پرۆبلەمن ئەم نە مشکلەنەش بۆ وان و سینۆرێوان و ئەم توجاری مەترسیە سەر سینۆرێوان چێ ناکەن ئەو ئاگرنگەش بۆ ئەمریکا و ئەمریکا دخوازێ وێنا بکێ سۆز و پەیمانژی دانە تورکیا ئەم دزانن و زیاتری جارێکیژی دبێژێ ئەمێ بهێلن فەک بە عەرەبی دبێژن فەک ارتباط نابەرا پەکە پەیەدە و پەکەکەدە چێ ببێ و حتانی چێ نەبێ وێ مەترسیت سەردەڤەرا کوردستانە سووریادا بێ. بەڵێ بەس پێ دوایە بۆ ئایندە بۆ نمونە هێزەکانی ئەمریکا لە ناوچە کوردیەکان بکشێنەوە کە باز لە 8,000 هێزی سەربازی ئەمریکا دەکرێت لە ڕۆژاوای کوردستان ینی لەژێر فشاری تورکیا بۆ نمونە و هێزانە یاخود بە پێ ڕێکەوتنێک ئەوێ لە ناوچەکانی تریش بکشێنەوە لە کۆبانێ لە جەزیرە ناوچەکانی دیکەی ڕۆژاوای کوردستان؟ ئەوە زۆر خراپە ئەوە شتێکی زۆر خراپە و ئەوە مەترسیک زۆر مەزنە ئەمریکا بکشیش دەڤەرا کوردی کوردستانە سووریا تێک دچێ برایە من نێڕینا من دیتنا من تێک دچێ و گەرەک ئەم هەموو هەوڵدانێ بدن وەک کورد ئەم بێلن بۆ ئەمریکا بمینێ دوێ قۆناغا دەمکیدا ji ber got nemînê mafê Kurda têk diçe Kurd têk diçin Kurdê hûn nikaribin tu berevaniyê di ber xwe de bikin nemaze gelek problem û muşkile û nakûkî zor çêbûnin nabera Kurda û pêkhatiyê din de di vê qonaxa çûyî de ber vê yekê baştirîn çareserî got Amerîka bimîne di vê navçê de û êm bi nerîna min tu carî Amerîka wê dernekeve wê bigêje qonaxekî erênîk nabera van dewletê Xwedî rol û nemaze jî Rûsya û Amerîka û Tirkiya bibe bigêje qonaxekî heger bibe عربی دبیجن مناطق هاوبەشیک دابەشکردنێک چێ ببێ سووریا ده و ئەمریکا ئەم حەز دکن و ئەمریکی بمینن لەڤەرا کوردستانە سووریادا. بەڵێ زۆر باشە بەس بە بۆ چوونیەوە بۆ نمونە لە کۆتاییدا ئەمریکا لە نێوان هێزە کوردیەکان بۆ نمونە ئەگەر تورکیا داوا بکات ناوچەکانیان چۆڵ بکات لە نێوان هێزە کوردیەکان و بڵێن تورکیا ئەمریکا کامیان هەڵدەبژێرێت پێ دوایە ئەگەر لە ئایندەدا هەر پشت لە کوردەکات لە هەموو سووریا؟ ئێمە ئەم حەز دکن ئەمریکا کاربێت دوێ قۆناغا تێدا یەک رێزیک دبن سەرپەرشتیا خۆدا یەک رێزیک نابەرە هەموو لایەن کوردی di Kurdistana Sûriyada çêke û em baş dwarê diplomasî û dwarê çalakiyê xwe yî tevgera xwe yî di nav koma navdewletî de em hewldanê didin karibê yek rêjî çêbê bo tu behaneş kesî re çê nebe û em vegerin ser
کوردستانە سووریا و ئەم کاربن هەوبەشی دوارێ لەشکری دەژی دوارێ سیاسی دەژی دوارێ جیواکی دەژی هەوبەشی کچێبێ نابەرا هەموو لایەن کوردیدە ش بۆ یەک ڕێزیەش بۆ ئەم کاربن قوناغاتێدە پێشە ڕۆژا سووریادا ئەم سوودە بن ئەم فەیدە بن ئەم خودی ماف بن خودی جی بن کوردستانە سووریا بەڵێ بەس مەبەستمەوە بوو کە ئەمریکا لە نێوان کورد و تورکیا لە سووریا کامیان یەختیار دەکات لە ئایندەدا لە وەکو بەرژەوەندەکانی خۆی کاکی عزیزی من ئەمریکا هەر وەختی بۆ بەرژەوەندیە خوا هەموو دەری هەر دەری بۆ بەرژەوەندیە خوا دەڤرا گو بەرژەوەندیە وێ تێدە بجی بجی نەبێ تو جاری لە کەسی نانەرێ نە لە کووردا و نە لە عەرەبا و نە لە هەر کەسی ئێمە هێڤێمە ئەون ئەم دزانن ئەمریکا بەرژەوەندیەوێت دەڤەرامەد هەنن و ئێمەژی تو مشکلەمان نییە وختێگۆ پاراستنامە بێ سەر داویا وێدە ئارمانجێ وێدە ئەهدافێ وێدە داوی پاراستنا ملەتێ بەبێ ئەم سەر خاکا خۆ بن وێ مشکلە بامەتو نەبێ وەک ئەمریکا بمینێ دەڤەرێدە ش بۆ پاراستنێ ش بۆ ئارامیە ش بۆ ناوچە سووریا بمینێ ئارام و کەس شەڕێ نافخۆیی دی سووریادا نەبێ و ئەمکارە بن هێزێک هەوبەش کوردی کوردستانی سووریا چێکنش بۆ بەرەڤانیا دەڤەرا کوردی بکەن پێشە ڕۆژا سووریدا و زیاتری وێنا دوێ قوناغێدە نایە خۆستن ئەمریکا هەر وەختی خودی بەرژەوەندیە خۆیە و بەربەندی بەرژەوەندیە خۆیە ئێمەژی مام مشکلە نینە ومە تو هێز نینە ئەمژ ئەمریکار ببێژن دەرچە ئەمێ کاربن بەرەڤانیا خۆ بکەن بەڵێ زۆر باشە سەبارەت بە ئایندەی ناوچە کوردیەکانی سووریا ئایندەی و ناوچانە مەسەلەی فیدراالێت پێ دوایە لە کۆتاییدا مەترسی لەسەر و فیدراالێتشەیە کە لە باکووری سووریا ڕاگەنراوە دوایەوەی کە کورد ئافرینشی لەدەستدا ئێستا من بەجیش خەریکە لە دەستدات مەترسیە کە فیدراالەکەشی لەدەست بدات ئێمە فدرالیا ئەم دەبێژن وتم دەبێژن فدرالیا سووریا بگشتیە دەولەتێک فدرال وەک نمونە عێراقی هەر دەڤەرێکی هەر پێکهاتێکی حەقی وی هەبن بەشێک بێ ببێ ئەقلیمێک دەولەتا فیدرالە ئەوە دەستپێکێ ئەم دۆزاوێ دکن ئەوە نە دۆزا داویە وێ دەولەت حتانی ئێستا دەولەت سەر چ اتیفاق ببن ئێمە وەک کورد لەسەر مێزێ ئەم بەرگ و ئەم گەیشتنە قەناعەتێکی باوەری کلبامە چێ بووە و تجاری وێزە گەلک زۆر زەحمەت بێ گۆ ملەتێ پێکهاتیە سووری پشتی 7 ساڵ شکوشتنێ ژوێرانکردنێ کاربن بە هەڤرە تێکلی هەف دەمەک درێژ دەبێ حیانی باوەری چێ ببێژ بەرڤەیەکێ ئێمان پێرەنە دەولەتێک فێدرال چێ بێ لە سووریا و ئەقلیمێک جودا هەر پێکهاتی هەر دەڤەرێک هەگەر سونە بێ هەگەر پێکهاتی عەلەوی بن ئەگەر کورد بن هەرێکی ئەقلیمێک جودا چێ بێ گرێدایی بێ دەولەتە مرکزیرە بەڵێ بەڵام وەکو فیدراالێتێکی پێ دوایە لە ئایندەدا ئەوەش نامێنێت بۆی ڕێککەوتنیان وڵاتانی زلیێز ئەو فیدراالێتێک کە لە ڕۆژاوی کوردستانە هەیە ئێمە ئەو فدرالیا ناوێ وێکردن فدرالیا باکووری سووریا ئاگو تەکەئالی و یەکەئالی و تەنها خوا ش بۆ ڕێل بەرچشتندی بگرن وان برادەرە ئێمە ئەمنە پێ نەباوەرن و ئەوە تجاری بجی نابێ باکووری سووریا گەلک پێکهاتی تێد هەنە و ئەسکارم سەرێ تلڤیزیۆناوە ببێژم فدرالیا باکووری سووریا ملەتێ کوردی سووریا دبێ کێ نەتەود فدرالیا وان نەقشاگۆ پەیەدە ڕسمان دیە دەبێژێ فدرالیا باکووری سووریا و کوردی ساتێدا کێم نەتەو بن وەکە گوت دەولەتا مرکزیرە بن ئەژبەرڤەیەکێ ئێمە ئەم حەز دەکەن سێ دەڤەرێک کوردی هەنن عەفرین و کۆبانێ و جەزیرێ ئەوێ دەڤەرێک کوردینن خاڵس کوردینە فێدرالیک بوان
چێ ببێ ژ بۆ کاربن ئیداراخوا بکەن کاربن ئیدارا خۆسەری تێکلی دەوڵەتا مەرکەزی. کاک نەواف زۆر بە کوردی دواپرسیارم سەبارەت بۆی کە دوایەوەی کورد ئافرینی لەدەستدایەوە کۆنجومەنی نیشتمانی کورد گەڕاونەتەوە ئافرین وەکو کاری سیاسی شت لەوێ بە کورتی بێ سوپاس دەکەم. ئێمە ئافرین سپاس بۆتەژی ئێمە ئافرین ئستا دەستپێکێژی ئەم دەبێژن ئێمە داوامە ئەوە خەڵکێمە ئافرینێ بزیڤرن سەر عەرض و ماڵ و ملکێخوا خەڵکێ ئافرینێ ئیداراخوا بکن کاربن بە هەڵبژارتن خەڵکێخوا دەستنیشان بکنش بۆ دەڤەرێخوا و هەر کەسێک ڤەگەڕێ ماڵا خۆ سەر ملک و ئەملاکێخوا مخابن حتا ئانها هەنێک هەنن ڕێ نادن وان ئێمە ئەم هەر وەختیژی دەختێ دکن و هەموو دەریژی و بەری چەند ڕۆژە لە رووسیاژی مەگۆ دەوێ ئاریکاری ببێ خەڵکێمەرە بۆ خەڵکێمە ڤەگەرێ سەر عەردا خۆ ملک و ئەملاکێ خۆ ماڵاخوا ئەو کاتێ دی چاخێ چارەسەری چ دەبێش بۆ سووریا و ئافرینژی بەشێکش بێژ بۆ چارەسەریا سووری. بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێز نەواف ڕەشید ئەندامی نوێنەراتی ئەنەکەسە لە هەرێمی کوردستان کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی دیارەوە بڕیار بوو کاک زەردەشت تۆفیق بەگڕایشکە لە وەزارەتی بەرگری ئەمریکاش لەگەڵمان بێ بەڵام بەداخەوە بەردەست نەبوو. سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس باوکارانم تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ.